زان و خۆشەویستان تقریبا زیاتر لە 100 داری گەورەی زەبەلەحیان لێ بڕینا. هەر کەسێک هەر حکوومەتێک هەر هاوڵاتیەک هەر کەسێک توانی ئەو 100 داری من بردرایە کەشفی بکات 3000 بۆ 5000 دار لە شارەکەی وی ئەچینم. وەحد ئەوە چالنجە، ئەوە چالنجە ئازیزان و خۆشەویستان. وەحد هەر کەسێک تەبان گردنیشی ئازاکەم هیچ نارێمە ئەو دزەی وەی لەو دەخەیەوە گردنی خۆش و ئازابی. ئەو گروپە ئەوەش لە پەیجەکان هەوڵ ئەدەن براوکەمەوە کارەسات ئەوەیە ئەتودارێک لەناو ببەی واللهی ئەو بەڕوە واللهی ئەو بەڕوە بینە پێش بینە پێش تخوا بینە پێش ئەوە بینی ئەو بەڕوە ئەو بەڕوە کەت چەند سەری حەماخر لە کەتنێ سێکە ئەو بەڕوە بینی دەبەخوای ئەمە هەموو پێ نووسێ بەسەد ساری ئەو بەڕوان پێی هۆنێ نایەت تازە ژینگەیە تێک چووە ئەبی هیمەتکەین لە ناو نەچی وەرە سیرکە هەیە گۆڕستانە دانا گۆڕستان وەرە 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 هێ لەو کارەساتەی هێ ئەوە جارچکە دروست نابیتەوە ئەوە جارچکە دروست نابیتەوە لە بینێ پێرجەی بڕێنێ سێزدەی مانگلۆ چاردەی مانگ ئەو کارەساتیان کردیا سێزدەی مانگلۆ چاردەی مانگ ئەو کارەساتیان کردیا سیرکن بەڕێزان دنیایان تەخت کردیا ئەو پاوانیان ڕاهینە و چی ئێرە هێ چڕ و پڕ بوو هەر هەمویان ڕاهینەیە دارەکی زۆر زۆریان بڕیە لە بێرۆیە لە دۆراکۆیە هیوادارم برانی ئاسایش برانی پۆلیس هەمویان بێنە سەر خات ژینگەی ڕواندز ژینگەی سۆران بۆ ئەوەی ئەو داربڕینانە نەهێرین کوڕە کارەساتە بکەنە خاتری خۆی جارە چکە ئێمە قەت ئەوەندە بەهیمەت نین بتوانین ئەو دارانە جارەکی دیکە بەو شێوەی جوانی سەوزکەینەوە لەبەر ئەوەی ژینگە نەمایە ژینگە گۆڕایە کەشوەوا گۆڕایە دار دروست نابیتەوە جاران یەک بەڕوەکەتە خوارەیە کەتە ناو پوش و پاڵی فەوڕی شینە بەوە بەڵام ئێستانێکە ئەو داری بە تەمەنیشی هیچ کۆرەبی باڕای نەدەین هیچ کۆربی بکەنە خاتری خوای دارەکی زۆر زۆر بڕدرایە.